كاكسي مرحبا كوي برام السلام عليكم مايككم دينت باشي كوي كاكسي كوي باش تاوكم دور باشي باش كاكسيوان أحوالك زود ممنون بخير بين بخواي أولا نوت كانوا يجري أوينا بالتأكيد ما مصايكي قورية براسي وكاتا أو دادا لبرنامج كان يعني نبو تاكي نبو براستي همو بازار بپرسا همو اگیوگری کاشو الله شيخان دناسي همو اگیوگری بن برنامجی که بو خوشترین برنامه بلاوی براست يعني دقدانه کی گوری بو من لو دقه ما مصاش كون وما 32 ساله وكو ما مستای خوم کسی ما میخوام دینا دست خوش بی السنده بلی يعني من يسال دور شواهد بيوي بزامه وبرادر وتيوكي ما مصاش كلا تو ناينات اخوتي من تمنو قد كتر يعني تمناني لو انا قد كبنيناس جبلاستي ما مصاش الله شيخاني دیگه شانازی مانا هرچند داب رابو ماويك خوي بس زور بباشي قرار او باشي كاتي تو بزربي كقرايو دبي بشوازي كي وك ما مصاب قرايو نك بشوازي بقري وكار وكو نقرابيتو وابكات كاركاني بيشوتري شد بيت اخواري لاستيا بله او شتي جواني كرو بيت جوانتريش بكاتو من دس خوشي لي دكم تمندريجي بود خوازم يوادارم سركوتو بيت لقى اديابين كوبي كاكسي زور براستي يك يقولوا في مزو هاتسن درخنيكي زور ابو بلان بهموش تكانو جوان بلان درامايكي جوان لكاتيكي وكو استا بالتاكيد لم سردمك هموش تكان خريكه لناوت براسي كلتور ميجو ناس نامي كرد لناوته يعني اوان شتيكي ان كر براستي ما نو كان ما نبيش انا زي باشا ببي اوي دمك ما مصاد ناسي باشا هيجيات قايريه كي لقل ما مصاي والله هي یادگاری زور خوشه لەگەڵ بەڵام نێشتی بۆی گەرمەوە بەهۆی بەرنامەکەی مامۆستاوە ئەم سێ ڕادیۆ قیسارم لێ دزرا وەختی ئەوە زۆر زیادە گەرمەوە زۆر شانازیە لەبەرەوەی بۆ ئەمە گوێمان لە بەرنامەکە کرد ئەچونە جیانێکی کەوە بڕاتە بی ئاگامان لە ڕادیۆکە نەدەمان زەنجارێکتان لێ ڕادەگەن زەنجارێک لێمان بدراوە یەکێک لەو شتە جوانانە یادگارێک خۆشە بەڕاستی من خۆم هەموو جار لەگەڵ کاک وسامە کە بەڕێز لەگەڵ پێکەوە بەرنامەکە هەموو جار باز دەکەم یعنی ئەوانە کۆمەڵێشتی یادگاری خۆشن و یەکێ لەو شتانە کە ئێمە لەناو بازاڕ ڕۆیشتی گوێمان لێگر حتا بەرنامەکەی تەواو دەبوو ئەگەر لە شوێنی خۆمان نەبووین لە دوکانێکی کیا بووین ئەوە هەموو یادگاریە زۆرە بەڵام لەم کاتە ئیسا ئەوم لەبیە من هەر ئەوەندە دەڵێ مامۆستا کە دێ بێرە داڕەتە بێ من دەچمە یادگارەکانی ساڵی نەوەتەکە زۆر ڕاستە دەستەکان سەردەمە لەگەڵ سەردەمە جیاوازێکی زۆریە زۆر سپاس دەکەین دەست خۆش خۆشحاڵ تەمە درێژ بن زۆر سپاس دەکەم مەمنون سپاس دەکەم فەرماوە چاوەکەم شیروانجان کاتە چ خۆش بەئافیت جارێک کاکسیروان کوڕی باشە پیاوی باشە چەند خۆشە مامۆستا کارێک بکەی کارەکانت ئەوەندە بچێتە نێو دڵی خەڵکە ئەوەندە بەدڵ کار بکەی ڕاست دۆست و برادر بەو شێوەیە وەسف نانە وەڵا ئەو هایە بەخوای یعنی زۆرم پێخۆشە ئەوجا مامۆستا ئەوە هاتینە سەر پیرە قەراتێ ئەفەرین لە درامای ئادیابینی نزیکەی سێمان گوابزانم هاتوچووی ئێرەتان پێ زیاترە زیاتری بیگومان یادگاری زۆر جوانتان تۆمار کردووە گەلک دەبزانم چم لە بۆ باز دەکەیت وەڵا چت لۆ باسکەم خاتونی بەڕێز کچیمە ئەمەن لێرانە بە حکمی ئەوەی کە لەگە ئادیابین بووین ئەو گروپە جوانە ئەو ستافەت جوانە ئەو ئەکتەرە بەڕێز و خۆشەویستانە بەتەئەکید ئەوە قسەکەی منت تەواو کرد ئەو ئەکتەرە جوانانە چ لە جیلی کەون چ لە جیلی نوێ لێرە من دیمەنەشی ئەنتیکەم بەبیر هاتەوە ئەلێرە لەکن ئەو تڕمبێلانە یەک لەو دیمەنانە بوو کە زۆر کاریگەر بوو لەسەر لە ناو دراماکەی کاپتن های دێتن لەولایە باشە قورشیداغە و ئەوانە دێن من ڕایان دەگرم بەو حسێبەی کەوە لێک نەدەن دیدی ئادیابینە شتی خۆش درامایەکی چاک باشە مامۆستا لە نێو درامایەکە لە کام ئەکتەر زۆر نزیک بووی ئەمێن وەڵاهی خۆی ئەمە لە هەموو ئەکتەرەکان نێزیک بوو حتا ئەو ڕۆژانەی کە دەوریشم نەبوو دەهاتم بەردەوام دەهاتم ئەمن ئەو ڕۆژانەی مەسەن ڕۆژانە ئەمە شتێکمان هەبوو یاریدەدەری دەرهێنەری یەکەم باو هابرێم کاک ئیبراهیم ڕەمەزان خوابی پارێزی هونەرمەندە بەڕاستی ئەو پلانی دادەڕێشت کە ئەو ڕۆکە مەسەن لەگە کاک حەسەن عەلی خان
مثلا دیمەنی یەک لە حەڵقەی 20 دیمەنی دوو لە حەڵقەی 18 مثلا هەوا دای دەڕێژ چەند ئەکتەری پێویستە فران ئەکتەر مثلا لۆ نمونەئی من دەینووسی مامۆستا شکوڕلا شێخانی ممتاز پاشا فران سعات ئەوەندا تڕمبێل دێتە دووتان دێنە ئێرانە لێرانە گروپی جلوبەرگ هەبوون کاک هەواڵ قەرەچۆغی ئەوانە جلوبەرگەکان جلوبەرگ دەیانزانی مەسەن ئەو لۆکیشنە چ جلوبەرگەشی دەوێت ئەو دراما ئەو دیمەنە لەو درامایی کامە جلوبەرگا چکە ئەوەندە بە زیرەکانە و بە هۆشیاری ئیشەکەیان دەکرد ڕسمیان دەگرتین دای من مەسەن لۆ نمونە ئێستا یەک لە دیمەنەکان ئەوەم لە بەدەکرد چم لەسەری بوو سمێرم کوو بوو پرچم کوو بوو ڕسمیان دەگرتین کە ڕسمیان دەگرتین ئیدی مەسەرەن ئەگەر مانگەچی دیکەی پێ بچوو باوە تەواوکەری وەی چکە ئیشی درامی ئەو هەیە تەواوکەری وەی دەهاتن تەمەشا کاکە بزانین چ جلکەشی لەبەر بوو ڕێکوارەکەی کوو بوو یعنی لەو بابەتانە